سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پێیان بێت من ئێستا لە گەڕێکی شۆریجەی شاری کەرکووکم دیارە خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە ناو شاری کەرکووک لە سەرلەبیانی ئەمڕۆ بەڵام هێشتا بەشێک لە دوکان و بازاڕەکان نەکراوەتەوە پێویستە خەڵک زیاتر دڵنیا بکرێتەوە لەبەرەوەی ئەوەی کە دوێنێ لە شاری کەرکووک ڕووی داوە متمانەیەکی زۆری لای هاوڵاتیان نێشتووە بۆیە پێویستەوە متمانەیە بگەڕێتەوە شوێنی خۆی تا ئەو کاتێ بە تەواوەتی هاوڵاتیان بگەڕێەوە ناو ماڵی حاڵی خۆیان و دوکان و بازاڕەکان جارێتتر بگەڕێتەوە ناو بگەڕێتەوە و ڕۆژانی ڕابردوو دۆخی کەرکووک ئارامە دۆخێکی زۆر مەدەنیە تەنها پۆلیسی اتحادی لە ناوەندی شاری کەرکووک ئێستا تەحکومەکە هێزەکانی تر هەمووی لە دەرەوەی کەرکووکن بەڵام ئێستام هاوڵاتیانەی کە لێرن هەمووی دانیشتی ئەم گەڕەکەن دەمەوێت زیاتر ڕای ئەوان وەرگرن لەسەر دۆخی کەرکووک و پەیامیان بۆ لایەنی دەسەڵاتی عراقی بۆ کوردی و بۆ هاوڵاتیانەی کە شاری کەرکووکیان بەجێهێشتووە زیاتر ئەوان قسە بکەن کاکە سڵاو لێبێت جەنابەت بۆ کێ پەیامت هەیە چیت هەیە سەرەتا بە خێراتنی کەناڵەکەتانەکەم بۆ ئێرە یاخوا بەخێر بێن سەر چاوم پەیامی من وەکو بۆ خەڵکانێکە لە کەرکووک دەرچوونە وەرنەوە بۆ کەرکووک وەزعەکە زۆر ئارامە لەو خوایە بە زیاد بێ ئازاری هیچ کەسێ نادەنەوە جێشەی عێراقی لێرەیە ئەو ڕۆژانە نەما ئیتر حزبایەتیمان پێ بفرۆشن وەرنەوە ئێستا کەرکووک بکڕنەوە قودسی کوردستان کوانێ وەڵڵاهی کەرکووک نەبێ نان نییە بیخۆنێەوە وەڵڵاهی نانی کەرکووکە خۆن بەخوا هەموو کوردستان بە سلێمانی و هەولێر و هەڵەبجە و هەموو ئەوانی کە لە کوردستانە هەمووتان نانی کەرکووکە خۆن فەرمو کەرکووکتان فرۆشت کوان کێنەوانە بوون کەوا دیفاعیان لە کەرکووکە کرد بۆ نەیانەوە بۆ کەرکووک سێچیان بێمە کرد کۆڕەوەکەی نێوەتوویە کە من بۆمانیان باس کردو من خۆم نەمبینیوە بەڵام بۆمانیان باس کردو ئەلەی لێرەیان وەڵڵاهی بینیمانەوە بکەین بۆی ئەو متمانەیە بگەڕێتەوە بۆ هاوڵات ئەزانی چۆن ئیتر حزبایەتی نەمێنێت ئیتر ئاڵا نەمێنێت ئیتر ڕەنگ نەمێنێت باوەرە دەستکەین و ناو دەستی یەکتری ئیتر بەسە بۆ کەسانێک کەوا ڕۆژانێک لەژێر دەستی ئێمەیا بوون حەقی خۆشمان بوو لەبەرەوەی لە کاتی سەردەمی ڕژێمایە ئەوان داری دەستیان نابوو چیان بەسەر ئێمەیانەیەنە ئێستا ئێمە دارمان دەستی کردەوە دووبارەوان هاتنە سەر ئێمە بۆچی لە خۆڕایی وەڵڵاه لە خۆڕایی بوو هیچ مافێکی ئەوانەیە ئەوان حکمی ئێمە بکەن زۆر باشە من دەرفەتم کەم هاوڕەکانی تشت وەرگرم بەخێر بێن سەر چاو چی هەیە بۆ لایەنی دەسەڵاتی عراقیە بۆ شارەکەیە بۆ هاوڵاتیانی کە هێشتا ناتوونە سەر ناو وەڵڵاهی من پەیامم بۆم هاوڵاتە فەقیرەوە هەموو ڕۆژێ بەدەست یەکێکەوە بۆ دەنقبن ئەچتە پاڵ ئەم خەشاش دەرەچێت ئیستا پاڵ ئەو خەشاش دەرەچێت پەیامەوە ئیسە هیچمان ناگەرێک ئەوە خەڵکە هەمووی بابێتەوە و ئیش بکەنە دوکانەکان خۆیان و بەسە درۆ منە چوە لێرەوە ڕۆی لێرەوە ناوەستێت تۆ دوێنێ شارت بەجێ نەوەڵا من دوکانم هەبوو نەمێرا جێی بێنم زۆر باشە خەڵکێکم سەر لە بەیانیە زۆر گەڕاوەتەوە باڵێ گەڕانەوە من تەحالیان تەلەفۆنم کرد بۆ ماڵ و خۆمان بێنەوە ئارە وەڵی نە لە ڕێگان بێنەوە و براکانشم دێن بەس خۆم چکە دوکانم بەبوو دوکانم هەیەوەمانەم ناچن نەمێرا دوکانەکەم جێبێنم سەر و ماڵی هاوڵاتیان تا چەندە پارێزراوە ئێستا لە کەرکووک وەڵی باش وەڵی زلێکیان لێکی نەداوە بەم سەماعە گێژی خواردەوە تێدی کاکە ڕۆژ شوێن خۆتاندا بن شن کەس ناوتان نایێنێت بەوە هەمووی خەڵک شایەتە سێرەکەمدا کەس زلێکی لێدراوە لە منطقەی شۆردە نازانم شوێنتر زۆر باشە دەست خۆشە من ئەمەوێت زیاتر هاوڵاتی وەرگرم کاکە تۆ سڵاو لێبێ و پەیام تۆش بەڕێزم پێشەکی بە خێراتنی کەناڵەکە پەیامەکەی من ئەوەیە یەکێکەڵێ کەرکووک دڵی کوردستانە یەکێک شەڵێ کەرکووک قودسی کوردستانە باشە کەرکووک دوێنە چی بوو چی ئەم خەڵکەتان بۆ دابەکوشت بۆ ئەم کوڕە هەژارەتان بۆ دابەکوشت دوێنە ئینتیفاقتان کردو بەی خۆ فرۆشانە ئەی خۆ فرۆشانە بۆ خۆتان بۆ یعنی بۆ ئەم هەموو گەنجە ئەم فرێنکەتان کردە دایک شەهید براو کە سوکاریان ئینتیفاقتان کرد لە ناکام ئەم هەموو شەیدا ئەم مەیتانەتان هەمووی جێهێشتێرە یعنی بۆ ئاڵای کوردستانەوە تالەبان قەڵاوە ئەوەتانی داگراوەتە خوارەوە ئاڵای تری بۆ سوکایەتی بە ئاڵا کراوە وێ بەڕاستە با خەڵک هاوڵاتی بێتەوە شوێن و مەسکەنی خۆی ئەزیەتێک نییە و دوێنەش وەکو ئەو کاکەی ئاماژەی پێکرد زەرەریان بە کەس نەگەیانەوە بەڕێز و تەقدیرەوە بەس من پێیان ئەڵێم کێ بەربرستە کام لایەن یەکێتی پارتی حزبەکانی تر کامیان بەرپرسن دوێنە لەمانی چۆن یعنی شەرمیان بێنە سەر کەناڵ زۆر باشە چی بکەین دووبارە نەبێتەوە جارێکی تر دۆخی کەرکووک ئاسایی بێتەوە کورد بە ئیسراحەتی و بە برایەتی لەگەڵ نەتەوەکانی ترا پێکەوە بژین ئێمە هەمیشە لەگەڵ برایە گەنجی کاسبکاران گەنجی کەرکووک کوردی کەرکووک عارەبی کەرکووک تورکمانی کەرکووک ئەمانە هەمیشە برابوونە پێکەوە ژیانە ئەمە خۆ مێژووە ئەمە یعنی پێش چەندەها ساڵە برا ژیانە لێرە بەس ئێمە لێرە متمانەیە بۆم خەڵکە هەژارە و هەموو ڕۆژێ فرۆشتێن بەدەست یەکێک متمانە بەم گەنجانە بدەن یەکێک لە خەڵک کەرکووک بێت ئاڵایەک بەتەنیا بۆ خۆی دانا بە ئەم گەنجانە بڕۆنە پاڵ پشتەوە جارێتتر نەفرۆشتێنەوە ئەمە دوێنە کردیان سوکایەتی بوو سوکایەتی نەبوو بە حیزبەکانە حزب گوێی لێ نییە حزبەوە پشتی قایمە هەریەک و سەرۆکێک و گیرفانی پڕۆ بەڵێ ئەگەر لێیان بپرسید دوێنێ بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن ژمارێک لە دەستگاکانی ڕاگەاندن
ڕۆڵێکی خراپیان بینی لەسەر دانیشتوانی شاری کەرکووک تا چەند ئەوەی کە خەڵک جۆرێک لە ورەی بەردابوو و بەلێشا و کەرکووکی بەجێهێش بەرەو هەولێر و سلێمانی خەتای بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندنی تیا بوو کە هانی خەڵکیانەدا کە بە جۆرێک لە جۆرەکان شاری کەرکووک بەچێ بێڵن. زۆر باش. دەستگای ئەعلامیەکان کەناڵەکانی ڕاگەیاندن تا چەندە کاریگەریان نەبوو لەسەر و دۆخە خراپی کە لە کەرکووکدا. کەناڵە ڕاگەیاندنەکان ئەزانی وەک چۆنن قومارچیت بینیە کە قومارەکە بۆی دێ لە ناکامە زەهرێکی بۆ دێنیە ئەڵێ 2-6 بۆ مات بردمەوە کەناڵەکەش مناڵێ تەلیفۆنی بۆکە ئاینێکی بۆ نێرە فیسبوکەوە ئاینێرێ بۆی نییە ئەڵێ فلان شوێن وایە یەکسەرە و بڵاوێ کاتەوە ئەم خەڵکە ئاماژەی پێکە دوێنە 6 بەیانی خۆم خەڵکە خۆڕایی ناکرد لە خۆڕایی دوێنەک دوو کەناڵ ڕاگەیاندنێ ناوشی نایەنم ئەم خەڵکە بە چاکیە زانێ ئەو دوو کەناڵە وایان کردم خەڵکە ڕابکە خەڵک بۆ ڕاکە کاکە بۆ ترسێ بۆچی ینی بۆ ترسی تو ئەمان تویانش فرۆش منش لە ماڵ خۆم دانشم شەرەف و ناموس خۆمە پارێزم. زۆر باشە ئەم هاوڕێژ وەربگرم کاکە سڵاو لێبێ سڵاو سەرەتا بەخێرانەکەم بەخراتی کەناڵەکەدانەکەم سەرەدا بەڵاوە گەنجێگەمە هیچ بە هیچ شێوەیە ڕاوان نەکردووە لە ناو شاری خۆمانە دۆخەکەی زۆر ئاسایی بوو لە دوێنەوە تاکو ئێستاش داواکانی لە خەڵکی بگەڕێنەوە بەڕاستی پێویست ناکە ماڵ و حاڵی خۆیان جێبێنن هانی شتەکە زۆر لە شتێین بوو ڕاکردنەکە ئەگەر حزبەکانیش ئێمەیان فڕۆشبای ئێمە ڕانەکەین شارەکەمان جێنێنن پێویست ناکە ئەگەر بگەڕێنەوە زۆر باشترە بێ. زۆر باشە جەلال تۆ بە بەردەوامی لەگەڵمان بمێنەرەوە بە وێنەگرەکەت بڵێت وێنەی ئەو شەقامەی کەرکووکمان بۆ بگوازەرەوە دێمۆلات پرسیارم هەیە دەپرسم لێت کە ئایا بارەگای هیچ حیزبێکی سیاسی لە شاری کەرکووک لەلایەن تورکمان و عەرەب یان لەلایەن ئەو سوپایی کە هاتۆتە نێو کەرکووکەوە سووتێنراوە یان نا بەڵام دەچمەوە مەخمور بۆ لای وەلی سەلیم وەلی سڵاوی خوارد لەبێت دووبارە